خاڵتان لێبێت هەمیشە گوێمان لە دایکان و باوکان دەبێت کاتێک کە منداڵەکانیان نەخۆش دەبن دەڵێن خۆزگە خۆمان نەخۆش بین بەس منداڵەکانمان نەخۆش نەبێت ئەویش لەبەر ئەوەی ئەو منداڵە کە هەموو خۆشەویستیەکی تێدا کۆبەتەوە دەیانەوێت کەمترین ئازار بچێژێت لەلایەکی تریشەوە کاتێک کە نەخۆش دەکەوێت چۆنێتی چارەسەرکردن و هێنان و بردنەکەی و بۆ لای پزیشکەکە کەمێک ئازاری ئەو خێزان و خانەوەیە دەدا لەبەر چی لەبەر ئەوەی کە زۆر جار نازانن ئەو منداڵە کێشەکەی لەکوێیە ئەو پزیشکە کاتێکە دەگاتە لای و دەوێت چارەسەری بکە هەندێک جار کێشەکانی بە شێوەیەکی ئاڵۆزی دەبێتەوە ئەمە بۆ ئەو نەخۆشیانەی کە پێویستیان بە نەشتەرگەری نییە ئەگەر هاتوو منداڵەکە کێشەیەکی وای هەبوو پێویستی بۆ بوو نەشتەرگەری بکرێ ئەوە هەتا دەستنیشان دەکرێ و هەتا منداڵەکە لە ژووری ئەمەلیات دێتە دەرێ و دەگاتەوە باوەشی دایکی ئەو خێزانە دەتوانین بڵین هیچ خێر لە خۆیان نابین بۆیە دەمانوێت بزانین نەشتەرگەری لە منداڵان بۆچی دەکرێت و چێن ئەو منداڵانی کە پێویستیان بە نەشتەرگەریە و ڕۆڵی دایک و باوک چییە کاتێک کە هەست بکەن چ جۆرە ئازارێک چ جۆرە کێشەیەک لەو منداڵەدا هەیە تاوەکو زووبی بنە لای پزیشکی نەشتەرگەری منداڵان بۆیە ئەم جارە لە بەرنامەی ساڕێژ ئێمە میوانداری دکتۆرە ئاڵا سەرتیب کاکەیمان کردووە کە ئەو پزیشکی نەشتەرگەری منداڵانە دکتۆرە بەخێربەی سەرسەر و سەرچاو ئەو لێرە وەڵامی ئەو پرسیارانەمان دەداتەوە کە لە مێشکی ئێمە و لە مێشکی ئێوەی دایکان و باوکاندا هەیە بەڵام سەرەتا دکتۆرە ئێمە هەر لەو نەخۆشخانەی کە بەڕێستان کاری لێ دەکەی نەخۆشخانەی ڕاپەڕین بەشێکی تێدایە تایبەت کراوە بە نەشتەرگەری منداڵان لە شاری هەولێر لەوێ پزیشکێکمان دواندووە و وێنەی بەشێک لەو هاوڵاتیانەمان گرتووە کە منداڵەکانیان هێناوەتە ئەوێ بۆ نەشتەرگەری باجارێ تەماشایەکی ئەو پاکێجە بکەین پێکەوە پاشان دەین پرسیارەکانمان ڕوبەڕۆی دکتۆرە نەشتەرگەری منداڵان ئەو نەشتەرگەرانێک کە لە تەمەنی منداڵدا ڕوئەدات هەر لە منداڵی تازە لەدایک بوو تا تەمەنی 12 ساڵ بە شێوەیەکی گشتی دوو زۆر نەشتەرگەریمان هەیە نەشتەرگەری فریاکەوتن ئەوانەیە کە بە شێوەیەکی فریاکەوتن بۆ منداڵەکان ئەنجام دەدرێت ئەو نەشتەرگانەیە کە ساردن نەشتەرگەری ساردەکان پێشتر لەلایەن پزیشکی پشتوبەری نەشتەرگەری منداڵان دەستنیشان دەکرێت هەر نەخۆشێک کە ئەخەوێنرێت لە بۆ نەشتەرگەری لە بەشی نەشتەرگەری منداڵان پڕاوێکی تایبەتی پێیەکە دەست نەخۆشەکەی دەستنیشان کرا لەلایەن پزیشکی پشتوبەری نەشتەرگەری منداڵان و داک و باوکەکە پێویستە زانیارێکی باشیان هەبێتن لەسەر نەشتەرگەریەکە پێشتر لەگەر پزیشکی پشتوبەر گفتوگۆیەکی تێر و تەسەلیان کردبی فکرێکی باشیان هەبی لەسەر نەشتەرگەریەکە نەشتەرگەری منداڵان جیاوازە لە نەشتەرگەری گەوران چونکە زۆربەی جار لە گەوران کەسەکە خۆی هەست بە و ئازارەیەکە کە هەیتی و خۆی داوای ڕەزامەندی دەرەبرێت لەسەر نەشتەرگەری بەراو لە منداڵان ڕەزامەندێکە لەلایەن داک و بابە. ئێمە دوو جۆرە پرسیار هەیە ڕوبەڕووبیان دەبینەوە لەلایەن داک و باوکان ئەو پرسیارانێک کە تایبەتن بە نەشتەرگەریەکە خۆی و ئەو پرسیارانێک کە تایبەتن بە پرۆسەی بێهۆشکردن ئەو پرسیارانێک کە تایبەتن بە نەشتەرگەری زۆربەی جار ئاراستی پزیشکی پسپۆری نەشتەرگەری دەکرێت نەشتەرگەریەکە کاتی چەند ئەخایەنی لە ڕێگەی کرانەوە دەکرێت یان بە نازۆر یان هەناوبینی و ئەو ماکانەی دوای نەشتەرگەری ڕوئەدەن زۆربەی جار پرسیارەکان بەم شێوەیەن ئایا ماچی درێژخایەن هەیە لە دوای نەشتەرگەری ئەوانە تایبەت بە نەشتەرگەری.
دوبارە بەخێر بێت دکتۆرە. دەمەوێت سەرەتا ئەو پرسیارە بکەم بزانم لەبەر چی ئەو نەشتەرگەریانی کە بۆ منداڵان جیا ئەگرێتەوە جیا کراوەتەوە لە بەشەکانی تر ینی ئەو نەشتەرگەرانی کە ئێوە ئەنجامی دەدەن لەبەر چی وای لێ کردو کە ئەو جیای بکەنەوە یان بڵێن ئەو پسپۆڕیە هەڵبژێرن کە تایبەتە بە نەشتەرگەری منداڵان. بەخۆی بە سوورەتی عام منداڵ نەک کە قەبارەی بچووکترە هەندێک کەس هێدێ منداڵ لەگەڵ گەورە بەس فەرقی لە حەجمەکە یانی قەبارەی بچووکترە نەخێر بەڵکو زۆر فیزیۆلۆجیکەل ینی ئەوەی هێد لە ڕووی کارەندامزانی لە ڕووی زۆر فەرقیان هەیە مەسەن ئێستا گەبچە ساڵەکانی عملیاتی ما بۆ قارنتن بە گەوران زۆر گەرمترە چونکە منداڵ زووتر ئەوەی حرارەی فەقت دەکاتن و هەروەهاش پاش نەشتەرگەری دەبی بایەخەکی زیاتری پێ بدەیت چکە ئەو منداڵە زیاتر ناتوانانی قسەی بکە ناتوانانی ئازاری خۆی دەربڕیتن و زۆربەی ینی مثلا شەک و ئەوانەی زیاتر دێتە خوارێ لە گەوران کەواتە ئەتوانن بڵێن ئێوە وەکو پزیشکی نەشتەرگەری منداڵان هاوشێوەی پزیشکانی تر منداڵان ئێوە جۆرە زمانێکی تر دەزانن کە لەگەڵ جەستەی مناڵەکە قساکەن بڵێ کەواتە لەوانەی ئاسان نەبێ بۆ شوێنێکی نەشتەرگەری پێکەوە گەورە و منداڵی هەمووی تێدا نەشتەرگەری بکرێ وایە وایە دکتۆر و زۆر زارش مەسە ئەمە مراقبەی منداڵی دەکەین ئەسنای گەمەکردنی ئەسنای درێژبوونی نووسنی لە زیاتر لەوەی مەسەن اعتماد بکەین لەسەر قسەی منداڵان زۆر جار منداڵ لە ترسی دکتۆرەکە دەڵێ ئازارم نییە هیچ شوێنێکم نایەشی چکە دەترسێ نەشتەرگەری بۆ بکرێ یان دەترسێ دەرزی لێ بدرێتن خۆی منداڵ لە دەرزیە گەترسێ لە قەترەیە گەترسێ لە شروپێک دەترسێ چ جای ئەگەر مەسەرەن بزانێ زۆربەی جار وایە دێتە ئیسیشاریە یان دێتە خەستەخانەی دەڵێ خلاص ئازارم نەما بەینەما شتەکە ڕاست نییە ئەمە زیاتر مراقبەی دەکەین کە گەمەی دەکا کە ئایا نان دەخوا یان ناخوا ئایا نووسنەکەی تەواوەیان تەواو نیە زیاتر اعتماد لەسەر شان زۆر باشە ئەو نەشتەرگەریانی بە شێوەیەکی گشتی کە لە بواری پزیشکیدا ئەنجام دەدرێت بێگومان جۆر و بەشی هەیە و پسپۆڕەکانی بۆ جیاکراوەتەوە ئەو نەشتەرگەریانی کە لێرە هاوکاران لەم گرافیکە ئامادە کردووە و باسییان لێوە کردووە کۆمەڵێک نەشتەرگەری هەن کە تایبەتن بە منداڵان ئێوە وەکو پسپۆڕیەکەتان کە پێتانەوترێت پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری منداڵان چەند لەم بەشانە لای خۆتان نەبینەوە بۆ نمون لە کۆئەندامی هەرسیان زۆربەی نەشتەرگەریەکانمان لە کۆئەندامی هەرسە لە بەشی نەشتەرگەری مشک و دەمار بەس هەندێک کەیساتی کەممان هەیە زۆربەی دەست لێ نادەین چونکە پزیشکی پسپۆڕی خۆی دەوێ و تا ئێستا پزیشکی نەشتەرگەری منداڵانمان نییە بۆ مێشک و دەمار لێرە دانێرین بۆ بەشی گەوران و نەشتەرگەری سنگ لە لای ئێمە ئەنجام دەدرێ بەڵام دڵ ئێمە ئەنجامی نادەین کە ئەوش پێویستی بە سنتەری تایبەت سنتەری خۆی هەیە و ئەنکویپمنتی تایبەتی خۆی هەیە نەشتەرە گشتیەکان بە شێوەیەکی گشتی لە راپۆڕی خەستەخانەی راپۆڕین ئەنجام دەدرێن نەشتەرگەری چاویش ئێمە ئەنجامی نادەین نەشتەرگەرەکانی میزەرۆ زۆربەی لە خۆشخانەی راپۆڕین ئەنجام دەدرێت و چەند جارێکیش تیمی بیانی هاتوونە و یانی مشارەکەیان کردێ و ترینینگ کۆرسیان کردێ بۆ دکتۆرەکانمان لەلایەن نەشتەرگەری جوانکاری هەندێک نەخۆشیمان هەیە بۆ نمونە شەفەت ئەرنە بۆ ئەوانایان ئەوانەی عیبی خوڵقی دیواری زیگیان هەیە ئەوانە ئەنجام دەدەین لە بۆری میزیان لە کاتی بۆری میزی بەێ لە کوڕان لە کوڕان ئەوان ئەنجام دەدەین نەشتەرگەی چاندن بەداخەوە لە زۆربەی برانچەکان دیش بۆ منداڵان لێرە ئەنجام نادرێت لەبەر چییە ینی کێشەکە لەبەر ئەوەیە کە مەسەلەن ئەو منداڵانە شێوازی ئامادەکاریان بۆ چاندنەکان بۆ ئەو شتانەی تر کە پێویست بێتی چ بۆخی ئێسک بێت چ گورچیلەکانی بێت چ جگەری بێ پێویستی پێکهاتەی زیاتر هەیە بۆی ئەوە ناتوانن ئەنجامی بدەن بەڵێ زیاتر و عنایە خاص زیاتری دەوێت بەخۆی نەشتەرگەری چاندن بە شێوەیەک گشتی لە کوردستان شتێکی نوێیە و لە بەشی ئێمە زیاتر ئێمە پێویستمان بە چاندنی جەرگ هەیە ئەویش بۆ گەورەش تا ئێستا نوێ لە کوردستان و زەحمەتە تۆزێ ئەگەر باس لە چاندنەکە بکەینەوە لێەوە بڕۆینە سەر بابەتێک کە ئێوە زیاتر گرنگی دەدەن بە چاندنی ینی کە بڵێن بۆ ئەوی کە ژیانی ئەو منداڵە ڕزگار بێ چەند حاڵەتێکی نەخۆشی زگماکی هەیە کە جەرگیان تێدا ئەوەیە بەڵام جەرگ وەکو بەشێک لە کۆئەندامی هەرس ئێوە ئەو نەشتەرگەریانی کە لە بواری کۆئەندامی هەرس ئەنجامی دەدەن گرنگترین یان چین ینی بە شێوەیەکی ترەگە پرسیارەکە بکەم کام لەو نەخۆشیانەیە لە کۆئەندامی هەرسی منداڵان پێویستی بەوەیە کە ئێوە تەداخل بکەن و کێشەکانیان بۆ چارەسەر بکەن زیاتر لە کۆندامی هەرس زیاترین ئەمەلیات لای ئێمە فتقە کە هەندێک زاری خەڵۆکەین ناو گیر دەبیتن و نەشتەرگەری ڕیخەڵە کۆرەیە ینی کەواتە بە شێوەیەکی گشتی ڕێخۆڵە کۆرە و
نەشتەرگەریەکانی کە یەک چ لە داخرانی کۆم بێت لەو هاوکردنی ڕیخۆڵەکان یان قەبزی زیاتر ئێوە کێشەی ڕیخەڵە کۆرە لە منداڵان چەند باوە ڕیخۆڵە کۆرە ینی لە منداڵم پێش 2 ساڵ تقریبا نییە زۆر کەمە دائما ئەوانەی نەخۆشی عیبەتی خوڵقییان هەیە ئەوان توش دەبن لە 2 ساڵی و تەشخیص کارێکی تایبەت هەیە جیاواز بێت لەوەی گەوران کەوای لێ بکە منداڵ تووشی هەوکردنی ڕیخۆڵە کوێرە بێت لە منداڵان زیاتر قەبزی کە هەندێک زار پیسایەکە ڕق دەبیتن کوونەکەی ڕێخەڵە کۆرەی دەگریتن 120 ئەوەی هەیە کە ئەوە زیاترە لەوەی لە گەوران لە گەوران ئەو حالەتە زۆر کەمترە لە زیاتر لە بینی 5 ساڵ بۆ 12 ساڵ باوترە زۆر باش ئەی بە نیسبەت هاوکردنی ڕیخۆڵەکان کەواتان لێ بکە ئەگەر جگە لە ڕیخۆڵە کۆرە ئایا شوێنێکی تر هەیە کە مەسەلەن احتیمالی هەبێت لە منداڵە ئیلتیهاب بکە و پێویستی بۆ بێت نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێت حاڵەتە تشکە هەیە زیگماکە کە پێی دەڵێن میکلز دایڤرتیکولم ئەویش تقریبا 2% هەیە زیاتر لە منداڵان پیشان دەلەوەی ئەمە زۆر باو نییە ینی دروستبوونی ئەو گیرفانە لە ناو ڕیخۆڵەیە تقریبا بەخۆی 2% بە زیاتر لە منداڵان دەبیندرێتەوەی لە گەورانە و هەندێک زار دەبتە هۆی خین بەربوون لە کۆمەوە وەکو هیچ ینی سبب چکەمان نەدیتەوە فزیاتر شکمان لەوی دەچیتن زۆر باشە ئەگەر من بێمەوە سەر هەوکردنی ڕیخۆڵە کوێرە لە منداڵان شێوازی هاتنی منداڵەکە یان کەوا بکە بە دوای چارەسەردا بگەڕێن یان ئازارەکەی لەگەڵ مەسەلەن کەسی گەورە دەڵێ هەستم کرد بەڕەشانەوە ئازارێک لە ناوە ڕاستی سکم پاشان بەرەبەرە هات لە نای ڕاستم گیرسایەوە لە منداڵە دایک و باوک چۆن فکریان بۆی بچێکە ئەمە احتیمالی هەیە ڕیخۆڵە کوێرە ئەوانەی لە 5 ساڵ گەورەترن هەندێک ئاسانترە تقریبا وەکی گەورانە بدایەت عینەن ئەوەی دەدەن کە لە ناو دەورا پشتی ناوکیان ئازاریان هەبوو چوە لای ڕاستەیان و یان ڕشانەوەیان هەبوو و زیاتر ئەمە احتیمال دەکە کە منداڵەکە نانی بۆ ناخورێتن بەس بەداخەوە زۆربەی ڕیخەڵە کۆرە کە دێنە لای ئێمە بەدوا کەوتونە تۆزێ چارەسەری وەرگرتووە چارەسەری وەرگرتیە ڕەنگە لە لای عیادەکانی لای کۆڵانیان لە لای پزیشکێکی تر کە زۆر شارەزانیە لە منداڵان چونکە هەندێک زارژانی گەروی منداڵ کە ئەستور دەبێ هەندێک غودەی لفاوی هەیە ناوزگی ئەویش تووشی ئیلتیهابات دەبیتن فعینەن ئازاری خەڕەکۆڵی دەداتن و سۆنەریش هەیە ئەتیماد لەسەر سۆنەری دەکا سۆنەر لێرە پیشان ناداتن تەشخیصەکەی تاسە پیشان نادا و زۆر جایز سۆنەرەکە طبیعیە بەڵام کە فەحسی منداڵی کلینیکلی دەکەی دەبینی ساین و سمتمەکانی ڕێخەڵە کۆرەی هەیە بەمە زیاتر ئەتیمادی سەر فەحسی کلینیک دەکەی ینی کەواتە ئێوە بۆ ئەوی بگەنە ئەو بڕیاری کە منداڵە ڕێخۆڵە کوێرەی ئیلتیهابی کردووە ئەبێ هەموو هۆکارەکانی تری لێ جیاب بکەن و بە ئینگلیز بێەوە دایگنۆسس بای ئەکسکلوژن ینی هەموو ئەو شتانەی کە تەسەورەکەی هەموویتان لێلا بردووە زۆر باشە ئەگەر ئێمە بینە سەر قەبزی لە منداڵان چی وای لێ ئەکا منداڵ قەبز بێت ئەگەر منداڵی قەبز بێت مەترسی چی لەسەرە لە لای کۆمەلگای ئێمە قەبزی منداڵان تقریبان کێشەیەکی زۆر باوە و زیاتر لە لای ئێمە لەبەر خواردنیتیان فنکشن کە پێی دەڵێن فنکشنال کۆنسپیشن ینی کەواتە هیچ هۆکارێکی گیانی نییە لە لاوی کە بتە کۆزەکەی زۆربەی خواردنی منداڵەکەی ناتەندروستە منداڵەکان چین ئەو خواردنانە ئەگەر مەسەلەن جبسە نەستەلەیە زۆر منداڵ حەزیان لەو ئاسیر و شربەتە سنعیەکانە و گوڵە بە ڕۆژە خاستن پاش جەژن و یان مناسبەکان زۆر ئەو شتانە دەخۆن و داک و بابەکان نەگزار ئاگادار نینە زیاتر هۆکارەکەی خواردنە لە کەواتە ئەو خواردنانی کە زیاتر بڵین منداڵ پێوەی تووشی ئالوودەبوونێک دەبێت و ئەوی کە باسی کرد ئەو جبسە ئەو بسکیتە ئەو شربەتە ئەمانە هۆکارن بۆ قەبزی باشە کەی دایک و باوکێک قەرار بدەن کە فعلن منداڵەکان قەبزە پێوەرەکان چییە بۆ ئەوی کە تۆ بڵێ ئەم منداڵە قەبزی هەیە ئەگەر مەسە منداڵەکە لە خلال هەفتەکی جارێک 2 جار توانی بەزگی دەربسی لە 125 جارەکان ئازاری هەبوو لەگەل پیسایەکەی یان پیسایەکەی زۆر ڕق بوو هەندێک جار لەبەر ڕقی پیسایەکەی خین ئەزیەتی منداڵەکەی دەبتە هۆی خین بەربوون برینداربوونی کۆم و ئەوانە ئەوە دەکە منداڵەکە زیاتر پیسایەکەی خۆ هەڵگری بە مشکلەکەی گەورەتر دەکاتن کەواتە ئەگەر هاتوو منداڵێک لە هەفتەیەەکە کەمتر لە 2 جار یان 3 جار زگی دەرچوو پێویستە ینی
دایک و باوکەکە مشکلەکە مزمن بیتن مثلا بەس هەفتەك نییە ئەو مەتەن مانگەکە دوو مانگە هەر طبیعەتی ئەو هەیە ئەوە پێویستە علاج بکرێت چەند زووتر علاج بکرێت باشترە لەوەی هەتا ئەوکو کێشەی مستەقبل گەورەتر دروست زۆر باشە. بابین بیر لە چارەسەری بکەینەوە ئەو زانیمان ئەو خواردنانەی کە وەکو تۆ ئاماژەت پێکرد بە دەرلەوە منداڵ گرنگی بە ژەمەکان نادا زیاتر خۆی بە و جۆرە خواردنانەوە جگە لەمە جگە لە ڕێگرتن لەم خواردنانە کە کارێکی ئەستەمە بۆ دایک و باوک بەڵام چیتر هەیە دەربارەی قەبزی کە پێویستە ئەو منداڵە بۆی بکرێت هەروە دەبی سبەبی دیش مثلا ئەسبابی عزویش ئەمە دەبی لا بدەین کە نەیبی منداڵەکە نەخۆشیێکەوە پێی دەڵێن ئفریزی قۆڵۆن کە ئەوە زیاتر لە یەکەم ڕۆژی منداڵبوونی بەدیار دەکەوی منداڵەکە یەکەم ڕۆژ بەخۆی بە شێوەیەکی ئاسایی ناتوانانی پیسایی بکاتن ئەوە پاشانیش ئەگەر عیلاج نەکرێ و یا متابعە نەکرێتن منداڵەکە هەر تووشی قەبزی دەبیت و ئەوە تووشی قەبزی دەبی مستەمر ئەوە شێک لە سەبەبەکانە قەت قەبزی ئەبێتە هۆی هەڵاوسانی زک یان مەسەلەن دەستی لێ با بڵێ هەز دەکەم شتێکی ڕق لە ناوزگێتی بە تایبەتی منداڵ کاتێک کە پەردەی یان بڵین ناوپۆشی ڕیخۆڵەکانی تەنکترە لە گەورەکان بەێ زۆر جاهش وا هەبوو یان منداڵ پێویستی بەوەی بووە دەبنبەنجی هەتەری خەڵکانی بۆ پاکەینەوە چونکە مەثەن زۆری خواردیە گوڵە بەڕۆژێ بە پەلکەوە منداڵ زیاتر دەیگریتن حتەمە بدات محاولە دەکەین بە عیلاج و دەرمان و بە حقنەی لۆی خاوێنکەینەوە کە دەبتە هۆی ئاوسانی زگ و ڕشانەوە مەجبور دەبین بینە بنجی و بە بەنج خاوێنکەین کەواتە ئەگەر بڵین بە کورتی جگەلەوەی کە ئەو کێشەی ئەو خواردنانە هەیە کە من دەمەوێت تەرکیزی لێ بکەم چکە زۆرێک لە دایکان و باوکان ئەو کێشیان هەیە و بەردەوام منداڵەکانی ئەو کێشانیان بۆ دروستەوێ ئەبێ پزیشکی پسپۆر بیبینێ وە ئەگەر هاتوو بە تایبەتی 3-4 هەفتەی پێچ و ئەو حاڵەتە مایەوە کاتێککە ئێوە دەیبینن ئەو حاڵەتانی کە تەسەوریەکەن و لە مێژووی نەخۆشیەکە لی دەپێچنەوە چی لە هەمویان گرنگترە کە مەسەلەن دایک و باوک پێتان بڵێت من دایک و باوک چۆن ئاماژە بکە بە ژمارەی زگ دەرچوونەکانی منداڵەکانی بەخۆی ئەمە یەکەم سوال دەپرسین ئایا ئەو منداڵە لەوەتی بووە لە دایک بووە ئەم مشکلەی هەیە یان ئەم شتە نوێیە و ئەگەر یەکەم ڕۆژ پیسایی کردی یان پیسایی نەکردی ئەوەش زۆر مهمە لەکنەما و خواردنی منداڵەکەش دەپرسین چ جۆرە خواردنێک دەخواتن و لێشی دەپرسین ئایا خینی لەگەڵە کە پیسایی دەکەن خین لەگەڵ نییە وەکو پێت هەندێک جار ئەم قەبزیە بەهۆی ئازارە منداڵەکە ئەترسێ لە ئازارەکە پیسایی ناکاتن ئەوە مشکلەکەی مضاعف دەکات کەواتە خودی قەبزیەکە کێشێکی بۆ دروست کردو کەوای لێکا لێ نەگەڕێ هەندێک داش منداڵ لەبەر گەمە و شتی ئەوەی تەزیل دەکات ناسە حەمامی ئەو بە شێوەیەکی منتەزم ئەوەش مهمە داکەکان تەکیدکەنەوە ینی تایبەتی ئەو منداڵانی کە ئەمێر ئەلکترۆنیەکان بەکارێنەکان یان گەمەی دەکەن بەخۆی منداڵ حەزی لە گەمە و شتیە ئەوی تەزیل دەکاتن ینی کەواتە پشتگوێ خستنی چوونە توالێت کێشەیەکی گەورەی زۆر باشە با بینە سەر بابەتێکی تر کە تا ئێستا لە کۆمەلگای ئێمەیە حتا باسکردنی یان هەندێکی کێشەی لەبەرەوەی کێشەی پاشە ڕۆژی دەبێت بە تایبەتی لەوە چەخستنەوەیە کە ئەوش دانەبەزینی گونەکانەوە ئەو هەلگەی گونەکان لە شوێنێکی تر ڕاوەستاوە و نەهاتۆتە ناو تورەکەی بوون ئەمەیان تا چەند لە کۆمەلگای ئێمە باوە چ جۆرە تەمەنێک زیاتر دێنە لای ئێوە زیاتر لە دێنە لای ئێمە لە 1 ساڵ گەورەترن بەداخەوە کە بەخۆی دەبێ ئەم نەشتەرگەریە باشترە لە پێش ساڵێک بۆیان ئەنجام بدرێ بەخۆی تقریبا 3% منداڵی ئەوی بە تەواوی ینی وەختی خۆی بووە لیان دەبیتن تقریبا زیاتر لەو منداڵانە دەبیتن ئەوی پێشوەخت بووینە پریماچور لە لای ئەوان تقریبا 30% و تقریبا حتا 9 مانگی ئەمە دەتوانین ئینتساوەڕێکەین ئەو هێلکە گونانە ڕەنگە بەخۆی بێتە خوارەوە بە طریقەی طبیعی بەس کە نەهاتە خوارەوە پێش ساڵێک ئەو ئەمەلیاتە زۆر ضروریە بکرێت خاصن ئەگەر هەردوو لای نەهاتە خوارە کێشەتان چییە لەگەڵ دایکان و باوکان لەبەر چی تەخیر دەیهێنن زۆربەی جار تەرکیز ناکەن دایملیان دەپرسین لۆنەتی نایە پێشتر دەرێ ئاگام لێ نەبووە منداڵەکە گچکەیە تەرکیزی نەکرێت لە کاتی گۆڕینی منداڵەکەی ینی باشە ئەوان چی بکەن ینی مەسەلەن ئێستا کەسێک گوێی لە ئێمە بێ و منداڵێکی کوڕیان بووە تەمەنی هەفتەیەکە خۆیان ینی جۆرێک پشکنین وەکەن یان بهێنە لای ئێوە باشتر بەخۆی هەندێک داک هەیە دەزانیتن ملاحەزەکە خوستانگە منداڵە چیکەی کوڕی هەبیتن ملاحەز دەکە زیاتر و دایمەن چیسەی گونەکەی ئەو لایەکە نەهاتە خوارێک گچکەترە پوچترە لە لایەکەیدی
فئەگەر یەک لابی زیاتر حەز دەکەن دوو لە هەندێک زار مشکلەیە ینی هەروە دەزانن طبیعیە وە دەزانن طبیعەیە و ضروریشە مەسەن ئەوانە بە شێوەیەکی منتەزام سەردانی دکتۆری منداڵانیش بکەن ئەوش دەتوانین فەحز بکاتە ئەکیدکەنەوە کە هەردوو لە هاتە خوارەیان ناتە خوارە ئەگەر کەس منداڵێکی ئاسایی جگەلەوەی لە کاتی لە دایکبوونە پزیشکی منداڵان دەبینێ باشتر وایە هەر پاش هەفتەیەک دە ڕۆژ کە لە بۆ کوتانوشتەکان دەبرێ ببرێ پزیشکێک باش ئەگەر هاتوو ئەم منداڵە پێی نەزاندرا و درەنگ کەوت و نەیانزان کە گونەکانی لە شوێنی خۆیدانە چی لێ بەسەر دێ لەبەرچی ئێوە پێتان باشە یان پزیشکانی نەشتەرگەری میزی ڕۆبۆچی پێیان باشە کە زوو بکرێنی لە پێش بگاتە تەمەنی ساڵێک بەخۆی لەبەر زیاتر لەبەر نەزۆکیە وخصوصا ئەگەر هەردوو لابیتن لە ساڵێک زیاتر بەسەری تێپەڕی هەندێک گۆڕانکاری دادەبیتن چونکە حرارەی جسم بڵندتر لە حرارەی دەرەوە و هێلکە گونەکان دایما دەبی لە حرارەتی نزمتر بیتن فوەچی لە ژۆرە دەمێتن ئەو حرارە زۆرە وە دەکاتن ئەوە پووز بیتەوە فتوش ئەگەر هەردوو لابیتن تووشی نەزۆکی دەبی ینی کەواتە ئەمەش کێشەیەکی کۆمەڵایەتی و گشتی کە ئەو کوڕە پێوەی دەناڵێنێ هەتا و کێشەیەکی تریش هەیە مەسەن نەکزار هەیە منداڵەکە تەواو نییە داک و بابەکە احتمام نادەن دێنن منداڵەکەمان بەخۆی سەقەتە پێویست ناکە و نەشتەرگەری لێ بکەین بەس لە هەندێک حاڵەتی ئەو هێلکە گونانە ئەگەر ناو زیک بمنێ احتیمالی هەیە لە مستقبل تووشی ژێرپەرزە بیتن فلە خوارەوە بیتن باشتر زیاتر مەسەن تو زوو تەشخیصی دەکەی زوو علاجی دەکەی لەوەی ناوزگی بیتن ئەواتە ئەگەر بمێنێتەوە لە شوێنی خۆی جگەلەوەی لەبەر نەزۆکی ئەگەر ئەوەی هەیە ببێتە حاڵەتێکی نەخۆشیێکی خراپ و شێرپەنجە بە نەشتەرگەری ئاسانە هێنانەوەی جێگیرکردنی لە ناو تورەکەی حەسب زۆرەکەیتی هەندێک هەیە بە فەحسی دەتوانین بهین نەخوارەوە بەڵام دوای خۆی دەستەسەرەوە ئەوانە دائما انتظار دەکەین حتا عمریان دەبتە 12 ساڵ ئەگەر ئەم هێلکە گونە بە تەواوی نهاتە خوارێ ئینجا نەشتەرگەری بۆ دەکەین هەندێک جار لە ناوزگیە ئەسنای فەحسی حسی پێ ناکەین ئەوەش سۆنەر و ئەوانە هیچ بە تەواوی پیشان نادە فەنج مەجبور دەبین نازووری لۆ بکەین خلال نازوورەکەی نەشتەرگەرەکە قرار دەداتن ئایا پێویستی بە یەک عملیاتە یان دوو عملیات حەسب دووری و نزیکی لە زۆر باشە حاڵەتێکی تر هەیە کاتێک کە کێشەیەک هەیە لە دیواری زگ کە ئەبێتە هۆی حاڵەتێک پێ دەوترێ فتق یان دەرچوونی بەشێک لە دیواری سگ ئەمەیان تا چەند باوە لە ناو کۆمەڵگای ئێمەیە تقریبا فتق زیاترین عملیاتە کە لە خەستەخانەی ئێمەش دەکرێت و لە هەموو یعنی عامەتە لە نەشتەرگەری منداڵان و لە منداڵان زیاتر لە بەرەوەی نییە کە دیواری زگ زعیفە کە ئەوەی لە گەوران دەبینین بەڵکو باماوەیەکی زگماکیە دەمینێتەوە تقریبا یەک لە بۆدا لە سەتا هەیە و زیاتر لە کوڕانە لەوەی لە کچانە و زۆر جار هەیە ئیهمال دەکرێتن منداڵەکە مەسەن جۆنان دەدێن فتقە دێ دەڕوا هەتا نەبتە قەپات تایبەتی لەو کاتەی منداڵەکە دەگیری کاتێککە بڵین لای منطقەی خوارەوەی یان لە زگی کاتێک کە ئەستوراییەک دێتە دەرەوە ئەو دقەی کە دەگری هەیەی پاشان دەڵێ دکتۆر کە کڕەبێتەوە هیچ مشکلەی نامێنێ ئەمانەش هەر دەچنە ئەو حاڵەتانی کە پێویستی بۆیە کە پزیشک بیبینێ بەێ چونکە خصۆن لە منداڵی ئەوی لە ساڵێک کەمترە هەرچەند زووتر ئەو نەشتەرگەی لۆ بکەی باشترە لای ئەو عمرە زیاتر قابلیەتی هەیە کە بگیرێتن ئەسنای جیرانیشی ڕەنگە ڕیخەڵەوەکانی لە ناوی بگیرێن و تووشی منداڵەکە تووشی بڕینی ڕێخەڵەوەکان بی وشندەشە هەندێک جارگەر هاتوو لەوانێ منداڵەکە پێ بمرێ ئەگەر پێی نەزانێت تووشی ئیلتیهابات دەبی پاشی احتیمالی خصۆن گەت ئەخیریکەن و لەلایە کوڕانیش ڕەنگە هێلکە بوونەکەی لە ناو گیر بیتن وا لێ دەکا ئەوە هێلکە گونەکەی لە دەست بدا و لە کچانیش هێلکەدان هەندێک جار لە ناوی دەچێت چارەسەریش تەنها بەس ئەمەلیاتە ئەبێ نەشتەرگەری بۆ دەبی نەشتەرگەری هیچ مەجالیتیانی ئەوە نەخێر و دایک و باوکیش چی شتێک گرنگە ئەگەر وەکو دواشت دەربارەی فتق بیزانن خۆیان نەتوانن پشکنینی بۆ بکەن یان ئەگەر شوبهیانە بوو یەکسەر بێنە لای ئێوە بەخۆی ئەگەر شوبهەیان هەبی ضرورە بینن و هەندێک جاریش هەیە تەشخیصەکەی لە ئیستیشارەی زەحمەتە منداڵەکە ئەو وەختی ناگرێتن ئەمە ناتوانین منداڵەکەی بگوێنین هەتە فتقەکەی ببینی و ئەسنای فەحسیش محاولە دەکەین دەرناسی فضرورە کە لە ماڵی دیتیان وێنەیەکی بگرن لە بۆ ما هەتە بتانی ئەگەر لە ئیستیشارێش دەرنەچوو ئەوە وێنەکەمان هەیە دەتوانین بەو حاڵەی قراری عملیاتەکەی بدەین خاڵێکی زۆر گرنگە کە دایکان و باوکان باشتر وایە سوود لە تەکنۆلۆژیای ئەم سەردەمە بگرن کە لە هەموو ماڵێکە مۆبایل و کامێرەکان هەیە بۆی بتوانن ڕستمێکی بگرن لەو کاتەیە و بێن پیشانی پزیشکی ئەو تەشخیصەکەی ئاسانتر دەکەن دکتۆرە ئاڵا سەرتیب کاکەی پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری منداڵان زۆر سپاس بۆ زانیاریەکانت هیوادارم هەموو لایەکمان دایکان و باوکان باشتر بەورتر
گرنگجی بدەین بە تەندروستی منداڵەکانمان کاتێک کە شتێکی نا ئاسایی ببینین زوو بتوانین بیگەینینە لای پزیشکی پسپۆر وتەکانیان وەرگین بەشکۆم چارەسەرێکی خێرایی بۆ بکرێن هەموو لایەکتان تەندروست بن هەر لە خۆشیدا.